خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. دوایەوەی ڕای گشتی لە هەرێمی کوردستان نیگەرانێکی قوڵی دەربڕی لەسەر سزادانی 5 زیندانی کراویان سزادراوی باجینان، دوجار ئومێدێک هەبوو کە دادگای تەمیز ئەو بڕیارە ڕێکاتەوە، بەڵام ئەمڕۆ بڕیارەکە ڕاگەیەندرا کە پێشتر واژۆ کراوە و ئەو 6 ساڵیان بەسەردا سەپێندرا. هەندێک باز لەوە دەکەن کە ئەم بڕیارە بڕیارێکی تەواو قانون نییە و پشت بەستوو بە بەو بەڵگانەی کە لە بەردەستدا بووە لە کاتی لێکۆڵینەوە لەو سزادراوانە و بەشێکی تریشیان پێیان وایە کە ئەم بڕیارە سیاسیە و ڕاهەندی سیاسی لە پشتەوەیە، بۆیە پێویست بوو کە ئەم بڕیارە هەڵبۆشێتەوە. بەڵام 2005 چالاکوان و ڕۆژنامەوانی باجینان 6 ساڵ زیندانیان بەسەردا سەپێندرا. لە نێوان سیاسی بوون و یاسایی بوونی ئەم پرسەدام شەو پانۆراما گفتوگۆ دەکات لەسەر ئەم پرسە بە میوانداری یاریەک لە بەڕێزان بەڕێز هێمن مامەند ڕۆژنامەنووس. بەخێربەی کاک هێمن. هەروە لە دهۆکەوە بەڕێز میێڤان بەڕۆشکی برای مامۆستا شڤان بەڕۆشکی کە یەکێکە لە سزادراوان و بڕیار بوو دکتۆر ڕێوین سەلام لە بەرنمەکە بەشدار بێت، بەڵام بەداخەوە بە هەر هۆکارێک بێ ئامادە نەبوو لە بەرنمەکە بەشدار بێت. مامۆستا کاک هێمن، ئەم بڕیارە بۆ گەیشتە ئەوەی کە بەیاننامەی نوێنەرایەتیەکانی یەکێتی ئەوروپا و نوێنەرایەتی وڵاتانی ئەوروپا لە هەولێر ینی نیگەرانی لێکەوتەوە، نێگەرانی شەقامی کوردستانی لێکەوتەوە، یاساناسان هەمووی قسەی لەسەر کرد بۆ دادگای تەمیز دوجار ئەم بڕیارەی ینی پەسەند کرد. لەبەرەوەی دادگای تەمیز دادگایەکە حیزب بەڕێوەی دەبات و خێل بەڕۆی دەبات و لە نێو خێڵەکەشدا بنەماڵەی بارزانانی بەڕۆی دەبن. دیارە ئەم بابەتەی ئەمڕۆکە چاوەڕوان نەکرابوو. لە ڕاستیدا ئێمە دوای ئەوەی کە دادگای هەولێر سزایی بۆ ئەم برادرانە بڕیەوە بۆ ئەم 5 ساڵاگوان و مەدەنی و ڕۆژنامەنووسە، لە سەرەتادا ئەمە چاوەڕوان کراوە بوو، چونکە لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەدا مەسعود بازانی سەرۆکی حکوومەت ئەمانی بە سیخۆر ناوزان کرد. بڕیارەکەی یەکەم جار بڕیاری دادگای هەولێر چاوەڕوان کراو بوو، بەڵام لە ڕاستیدا بڕیارەکەی ئەمڕۆی دادگایتی هەڵچوونەوە چاوەڕوان نەکراو بوو، چونکە پێمان وا بوو کە ئەم هەموو فشارە و ئەو هەموو هاتنە سەرخەتە و ئەو هەموو خۆپیشاندان و گربوونەوە دوجار سەرۆکی حکوومەت ڕێز لە بڕیاری ئەو هەموو خەڵکە دەگرێ، بڕیاری ئەو ناڕەزایەتی ئەو هەموو خەڵکە دەگرێ، با بڵێن بەزەیی بەو هەموو فرمێسکەی مناڵانی ژیراوانی بادینان دادێتەوە. بەڵام ئەم با بڵێن چاوەڕوان کراوی ئێمە دوجار نەهاتە دی، لەبەرەوەی ئەم پیاوە دەوێت سەرۆکایەتی حکوومەت بە ئینادی بکاتەر وەکو چۆن مەسعود بارزانی باوچی بە ئینادی ڕیفراندۆمێکی کرد 1950 خاچەی هەرێمی کوردستانی لەدەستدا. ئەم بڕیاری ئەمڕۆ کە بڕیارێکە دراوە دیارە بە پێزانیارەکانی من لە چەند ڕۆژی ڕابردوو مەسعود بارزانی کاتژمێر 4 ئێوارە دوای دەوام لەگەڵ ئەم سێ دادوەرە دانیشتووە. ئەمە فاکتی لە پشتە مەسەلەن بەڵێ گوتی دەوێت بڕیارەکەەوە خۆی بێ و حتا من زانیاریمەیە 3 جار دەست لێسە کورسەکەی داوە مەسعود بارزانی گوتی ئەگەر کورسەکەی خۆم لەسەردانێ دەبێ ئەم بڕیارەوە خۆی بێ. بۆیە ئەم بڕیارە تەداخولێکی تەواوی خودی مەسعود بارزانیە و تەداخولێکی حیزبیە کە دوجار پێ عیبە بوو، پێ شەرمە بوو، لە عینادی خۆی ناتە خوارەوە پێ عیبە بوو کە قسەی ئەو بشێ، بۆیە تەداخولێکی تەواوی کرد و ئەمە بڕیارێکی سیاسیە، بڕیارێکی ناقانونیە، چونکە بۆ ناقانونیە ئەگەر پێت بڵم بۆ ناقانونیە. یەکەم جار مەسەلەن ئەو لیژنەی کە با بڵێن پێداچوونەوەیان کرد دادگای تەمیز، دوای ئەوەی کە پارێزاران تانیان لێدا و داوای ڕاستکردنەوەی بڕیارەکەیان کرد، خودی لیژنەکە دیسان جارێشتر ئەم دۆسییان کەوتۆتە دەست. یعنی تۆ ناکرێت ئێمە 3 کەس بێن لیژنەیەک بڕیارێک بدەین دوایی دیسان بڵێن کاکە ئەم بڕیارە ڕاستکەنەوە ئێمە چۆن هەڵی خۆمان ڕاست دەکەینەوە، چۆن دەڵێن ئێمە هەڵەمان کرد. ئەمە لەلایەکی تر دادگایتی هەڵچوونەوە مەسلەی ئەم بڕیاری ناوەکانی کونسوڵخانەکانی سەرجەم لاداوە، سەرجەم لاداوە تەنها ناوی پەکەکەی هێشتۆتەوە. باشە مە نمونەیەک دۆ دێنەوە. قوتابیە خوێنکارێک تەڵەبەیەک با بڵێن 10 پرسیاری بۆ دێتەوە، لە 10 پرسیارەکە با بڵێن هەر دەی ڕاستە دەبێت 100 بێنێ
وانە بەڵێ. سەد بێنێ بەڵام هەشتای هێناوە کاتێکتانە لە بڕیارەکەی خۆتانە لە بڕیارەکەدا لیژنەیەکدا دەنیشێت لیژنەکە دەڵێت ئێمە دوو پرسیارمان هەڵەبوو دوو پرسیارمان هەڵەبوو بەڵام دیسان هەر هەشتا بێت هەشتای نمرەکە بگەڕێتەوە ئێ باشە تۆ دام بەوە دادنەی کە دەڵێ من دوو پرسیارم هەڵەبوو چۆن تۆ دیسان هەشتات پێداوە ئەمەش ڕێک ئەوەیە تۆ لە دادگای تەمیز ناوی کۆمەڵی کنسولخانە و سەفارەت هاتووە بەڵام ئەو ناوانەی کنسولخانە و سەفارەتەکان لا درراوە بەڵام هەمان بڕیار درراوە یعنی ڕێک وەکو مەسلەی تەڵەبەکەی لێدێ یعنی تۆ دەڵێ کاکە بڵێ من دوو پرسیارم هەڵە بوو بەڵام هەر دەبێ هەشتات بدەمێ تۆ هەڵە بووی چۆن هەشتان بدەدێ دەبێت ئەم بڕیارە ڕاستکەیتەوە ئێتە تۆ ناوی سەفارەتەکانت لاداوە کەچی بڕیارەکە و خۆی ئێشتۆتەوە بۆ مەسلەی پەکەکە تەنیا پەکەکە هێشتراوەتەوە ئەمەش مەبەستێکی سیاسی لە پشتەوەیە چونکە دانەوێت جارێکی سۆز و عاتفی وڵاتانی زلێزرا پێشێن لە بەرەوەی پەکەکە لە لیستی تیرۆرە بۆیە ئێمە ئەم بڕیارەمان داوە چونکە ئەمانە هاوکاری گروپێکی تیرۆریستیان کردووە باشە فاکتە بووە بەپێ ئەو بەڵگانە یاخودی مەسەلەن تۆ بە مەسەلەن ئەوانیش باز لەوە دەکەن ئەو محکەمە دوایی دادگایتی هەڵچوونەوە باشە چۆن دەبێت ئەوان هیچ ڕێکارێکی قانونی نەبێ و هەر تەنانەت بە ڕەهەندی سیاسی بڕیاریان دابێت لە بەرەوەی جارێشکە دێڵێمەوە ئەم دادوەرانە هیچ دەسەڵاتێکیان ینی من زانیاری میەگلەیان کردووە لێرە لەوێ ئەم بردی ئەمانە هیچیان لە دەستنیە ئەمە بڕیارێکی سەرۆکی حکوومەتەوە دەبێت وە خۆی بمێنێتەوە مەبەستەکەی پشتی چیانی مەبەستەکەی ئەوەیە کە ئەم پیاوەکو گوتم سەرۆکایەتەکەی بە عینادی دەکات و ئامانجێکی تری لە پشتەوەیە کە جارێکتر خەڵک ناڕزایی نەربڕێت و بە تایبەتی بادینان و حتا بەداخەوە تا ڕادەیەکی زۆریش ئامانجەکەی خۆی پێکاوە چونکە ساڵێک و دوو مانگ بابن زیاتر لە ساڵێک ئەم برادرانە گیراوە یەک گربوونەوە خۆپشاندان لە هەولێر ئەنجام نەدراوە یەک گربوونەوە خۆپشاندان لە دۆک و بادینان ئەنجام نەدراوە لە کاتێکدا کا پێشووتر هەفتانە نەبووە ساڵگوانانی بادینان دژی لەشکری کێشی تورکیا دژی لێ بڕێنی موچە دژی نەعەدالەتی خۆپشاندانیان نەکرد بەڵام نزیکەی ساڵێکان برادرانە کە لە زیندانن هیچ خۆپشاندان و گربوونەوە و چالاکیەک لە سنووری زۆنی زەرد نەکراوە نە لە هەولێر نە لە دۆک و واتە ئامانجەکەی خۆیان پێکا ئەوە بووکە خەڵک بترسێ ئێستا خەڵک ینی حتا سار بۆتەوە ینی تۆ ناکرێت لەسەر کۆمنتێک خەڵک گیراوە ینی لەسەر لایکی خەڵک ژیراوە ینی تەنها ئەم برادرانە نیە من لە بەنامەکەی تریش باسم کرد تەنها ئەم برادرانە نین کە لە زیندان مەسەلەن ناوێکیان هەیە مەسەلە چالاگوانی مەدەنیس ڕۆژنامە نووسن خەڵک لە سەریان بەجواب دێ بڕوا بکە دیان خەڵکی ترێ لەسەر کۆمنت لەسەر لایەک لەسەر پۆز لە زیندانەکانی ئاسایشی پارتی لە هەولێر و لە دۆک بەڵام لەبەرەوەی مەشهور نین لەبەرەوەی خەڵک ناسێت بابلێن باز ناکرێت زۆر باشەوەڵا حەزمانە کرد دکتۆر ڕێبین بەشدار بێ بۆی ئەوانش قسەی خۆیان بکەن و توازنی بەرنامەکەمان عزی حیزبەکەی کارێک بێ ئەوە خۆی بەرپرسیارەکە بەشداری بردن کاک مێڤان سوپاس بۆ بەشداریت بەڕێستان وەکو برایەکێک لە سزادراوانی بادینان ئێوە بە درێژای ئەو ماوەیە کە تەواوی خەڵکی کوردستان پێی وا بوو کە یەکێتی ئەوروپا هاتۆتە سەر هێڵ مەسەلەن یاسان ئاسان خەڵکی کوردستان هێزە سیاسیەکان یعنی چیتان دەستکەوت بۆچی ئەم بڕیارە لە دوجارە هەر بەسەریاندا سەپێنرا آخر بابات قالك يعني واضح واشكراية شكو موقفك محرجة يان دفيت تو مصر بسر بريار اخوكو پیش وقت بريكو محكمة و دادگاه هبن بريار هات كدان كو اما سيخورن تقدرن تيرورستن يعني حتى هات يكو قوت يدي قنصلة باقينن يعني قنصل خانة والله تا دخو بيفا باقينن و پشتی هنگيت همان دام دايت بيجتن اوانا سيخوريا بو قنصل خانة گيري چاوا دويتن تو همان دام داتا دويتن تو قنصل خانة باقيني و پشتی هنگي سيخوريا جبو بكي يعني راستي ويري هف دجيك هيا پشتی هنگی موقفك محرجه یان دویتن تو مصر بی سروی بریارا کو تدای پیش وقت یان جی اگر نه تو تنازلی بکیش بریارا خود دی کرید بیت ناف جواکا خود آنجی ناوا بیشن بسم عطا هرما کردستان کوتی تا شواندن و کرید کردن دما کوت بینی آزادی را در بینی تو تک بدای چالاگوان و روزنامه وان نکو پس اف پنجت ناوا زندان داند پتری هفته کسانه د ناوا زندان دا لسنور بادینان هاتینه دست سر کردن خلک شلادز گلکاتینه دست سر کردن هر دیسات ناوا باجر دو که دا هر کسی دنگ ناراضی هيا هاتی دستگیر کردن و کرید ترین شواج هاتی برن جبوهن دکو خلک بترسیتن يعني اف پیامل پشت وی چنده هيا
بەڵێ کاک میێڤان ئێوە ئەو لە ڕێی پارێزەرەکانتانەوە ئەو ماوەیە مامۆستا شڤانتان بینی مەسەلەن ئومێدتان هەبوو کە لانی کەم سزاکە سوکتر بکرێت لەوەی کە ئێستا هەیە؟ والله او شت يعني افتشتت كو بريكا باريزارا او رسمياتن لي قد مبخوا كو كاس من باوري بينابوا ومتزاني جكو اف چندا هر دي بسر خدا بنخوره چونكو یک محكماني نه كل في ولاتي يسار بخوبت یک دزگاني نه يسار بخوبت حتى مدير قطابخانه كل سنور بادينا اگر سر دستالات و نبتن اگر اگرتو بد گوران بد كمال بد حتى كتيبت او یک روجك مديرينا كتن الا حزب دستالات دار ببتن لو ما من خوب باوری نبود که اف کیسه پیدا چون پیدا کردن تنه وقت یاری پیکردن بی وقتی و درش کردن وقتی بو یعنی یاری پیکردن بو پستت ماجی و بو مدیار بوجی که دادگاه ندادگاه که سر بخویه اگر یا سر بخو با بلگه پیوست البردست نبود که حتی 60 سال تو زندان سر 5 کساب همان بجین همان حتی وگاوی مثلا از او تو چیم کشتنی بکن یعنی چه واده همه هر 6 سال بومش 6 سال بود جان همان سزا بوم هر دوکا چونکو اگر ها تو اف سزای اوت بجن یعنی اگر خوب بالگت پیویز بردستی جبن ما چه چید بتن هر ششا همان سزا بیت سزا دان یعنی براستیش که و دیری منطقیه و دیری بجن یاسایشی. بله کاک میوان ایو امرو بریاری او دوباره مثلا سپاندن و ڕاستاندنەکەتان بیستیا خود پێشتر بیسبوتان و بۆ بنەماڵەکەتان چکاردانەوەیکی هەبوو؟ براستی پیش وقت یعنی ما توقع اوید کرد و مدزانی جی چونکو دما کتول حکومتک هک بتن قاچاخی بکت حکومتک بت موچه حولاتی خو موچه خوری خو ببریتن حکومتک بت حتی دست گل ترکیه ها بنو سنور تحریم بمب باران بکت خلکک نویرتن دما کو از دجی ترکیه خو پیشاندن که بکم بگیرن یعنی وقتی تو حکومت حسابینی اتوماتیکی و تو پیش بینی هنده بکی وقتی تو رخنه به حکومت بگیری اف حکومت بوتا برکاسور ندانید گلاب سری تور نکرد پیشوازیات نکرد دستا بوتا ناقتید بلکو دیتا گیرید و تهمت به بنماد بوتا چکت و دیتا کتا سیخور و دیتا کتا تکدر و دی سمعت تاجش کنید و دل ناو خلکی جو ولتا کت هر خلکی که تا ببینید وجد عفیا بو حکومت کو اف کس تو ساعت مترسی دست سر کرین و جا پیش وقت مدزانی که دی بریاره که حسا سر اوان کسید به گناه دن بو ترساندنا خلقه که ایدی خلقی با دینا ایرو که ترسید نویرتن گازنداو که نویرت طلب حقوق خوب کتن افرو که پزاراتا که ماسی یه خدمت گذاری هنت نوا پاریزگاه دو که دا بس خلقه که دی جرأت هندینا کرد بو اف کسا وکی شوازه که یه مترسی برینه حتی ملاشوان بشاقو پهنا بریه قطان و لیدان بریه ریسب توانه بریه و اوه پیامه که بو خلق خیره اگر ها تو باغوی مصیره ده همان مصیر ملاشوانی بتن اوه پیامه که گلکا ترسنا که وکو که منی جگوتی بالفعل او تیراوهاتی هاویتی الارمان جاخو اینا بو چونکو اوه ساله که خلق دو که ادی نویدتن هیچ نرازی بونه که در ببریتن باجه گندت سنورا هرما کردستان گندت بروار یا همی هاتی نه داگیر کرنش لای ارتشا ترکیه و دارت واناتی نبرین اگر اف چند دهنه هاد باریدان هکر چه نبتن چالاگوانت بادینان دا نرازی بونه که بران بری اوه در بران بری پا جترسا دا سالات ادی نویدن جرأت ناکن باشە کاک میێڤان ئەو تۆمەتانە لا ئێمە ڕوونە بەڵام ئەو تۆمەتانەی بە دیاریکراوی ڕوبەڕووی مامۆستا شڤان بۆتەوە چین یعنی ئەوەی کە بە ئێوە وتراوە لەسەر ئەم تۆمەتانە کوڕەکەتان یان براکەتان 6 ساڵ ئەبێ زیندانی بێ. بەڵێ تۆمەتە کو مالا شوانی تنه ڤیدیۆەکە ناوێتە چیات بێتێ مالا شوانم ئەس شوان سعید باڕۆشکیمە تشکنگی وارا شیروانیت نیاسید بیت توقع من دماکو نوای نوی هاتیت میدان سیاسی دا بس اوه 6 سال زندان سر اوه اصل دا بلاف کرنا وی ویدیوی کو کریا بالگه سر اوه سی خورت تک داره تیروریسته اف لیدوانوی اف آخفنوی او بالگه کو او تینن اوه تیروریسته مسترین بالگه سر بگونهی آوی باشە مامۆستا شڤان پەیوەندی بە پەکەکەوە هەبوو یاخود پێشتر ناڕەزایەتی دەربڕیوە تاکووەکو ئەوی ئێوە باسی دەکەن لەسەر ناڕەزایەتی و لەسەر دروستکردنی خۆپشاندان و گربوونەوە دەستگیر بکرێت؟
مالا شوام خو وكو فكر مالا بوا و اسلامي بوا پترج يعني پیشواق جي يگرتو بوا و فكرك اسلامي فكرك ميان روها بوا و وكو فكر و پکک چپه يعني وكو فكر شرق و غرب جيك ديره ديسان هیچ بالگه جنی نکو مالا شوانی حتی نزیکی پکک جی ببد يعني بهيج رنگه مالا شوان نبوا پکک نه پیوندی پکک و هيا نه نزیکی پکک جبوا بلد تسنور يه بهدينا دما كنتو مرو وكن اجتماع پرور بي دما كنتو حش آخا خوب كي دما كنتو دجي تركابي اوتوماتيكي تتياتهم بار كرم پکک بونه هکر نه یکش مالامش پکک نینه و دیرینجش فکر و ایدولوژیا پکک جی حتی يعني الجرگه يه تركيا دا گوتارك آینه خاندیا یا بيجم صفحات ين تورن كمالاتي دا بربالاف باكوت جرگه تركيا دا بحث اقبونا هرما كردستان كات و هر چا پارچت كردستان كاتن یک سر کرده کرجی نویرتن و جرأت هندنا كاتن آخا تركيا دا بحث اق پارچا بونا كردستان بكاتن بله كاك ميفان اقر مولات كاك يمن يعني بريار بو مثلا شتي اوروبا بلاسخات مثلا نونراتيكان نيغرانيان در بريان نيغرانيكيان لسر بيرو راي ازاد بو لهرمي كردستان هر بس سر ناويناني خويان بو كاو هاتنا دك يعني استاوا بو خلچ كردستان به اميدي چتر دروستك اگر وابه والله لراسي دا خوي اما برسيارك يعني اوان تناخمينا وكان خويان بو كناويانات بلام خو جاري شر خو ما قالت زارينيا تو ناوم بيني تو بصريتو تو امرو اعلان كي هي من مامن دز بياني بلا ولا كاكنا بورا لقال من مامن ما نبو تو امرو من بدناي من زران استاكتي تازناوي مرج دكيتو جا اما بسيارك عيا بلاس خاتو نينري توغرت وكانوا او كونسول خانانا او سفارتني كناويان هاتوا المانيا امريكا بيدنگ دبل مساله بيقوم نخير بپیزانیاریکانی من بيدنگ نابن و هلوسي توند عند بس كما قالت زاري بلام امرو به اميدي دروز بوكاك هي من مثلا هيز كواتا خبر دوام بفساني حكومتي ام بيني و هيز السياسه كان ام بيني و دزاني تواني او روليان هبلاري سونا كاك زانا اما نابي عند بش بولاتان ببسيم براسي اما يقدو يعني سيدي روش عاوك يعني برامبر تركيا وسطاي وزور زاد دان قلت امريكا دروا وزيتان ديلون قلت يعني ما شري خومان دك يعني ما دبي خاون ارادي خومان بين يعني لما بس كم هو تناي منا بيتساو مان لو بك والله ما يوجد رولي خوي هي وابو رولي خوان بيننا بل رولي خوان هي بلا ما دركوت يعني الرول كان يعني دموش تشكبل بداخله يعني مسلي امبرجون دي سرمایه داری کله جهانيه اما الرول شي زو سلبي هي اما يقدو امريكا لا روشلات ناوراست لتنگشي شي زور خراب دا يعني توصيل كلا بغداد همو شو حشد الشعبي بلاماري دا و هيرشي دكاتس لافغانستان شويني نابيتو ولا سوريا شويني نابيتو ولا تركيا شويني نابيتو ليمن شويني نابيتو تاك شوين كبو مثلا لايران او هر دجمنيتي تاك شوين بو امريكا كما بيت هوليره ك بابلين سفارتي شي غوره خريكه ديكاتو وهروا سربازگەیەکی لە نزیک فڕۆکەخانەی هەولێرە یعنی ئەم بەرژەوەندەی سیاسی و مادیەی کە هەیە ئەمریکا نایەوێت مەسەلەن لەگەڵ خودی پارتی تێکیدات ئەمە لەلایەکی تێ پاراسی ئێمە نابێت ئەوەندە چاومان لەوە بێت کە ئەمریکا چیمەوە دەکات ئەڵمانیا چی بۆمان دەکات وەکو گوتم لە ڕۆژ ئاوا خاوەنی ڕادەی خۆیان بوون و توانیان لەسەر پێی خۆیان بووسن و بەرامبەر تورکیا کە ئەندامی ناتوویە شەڕ بکەن جا بۆیە لێرە مەبەستمەوەیە کە ئێمە نابێت ئەوەندە چاوەڕێوە بکەین بەڵکو دەبێت خۆمان چی بکەین من لەم کورساتم کە کەناڵێکی سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستانە یەکێتی نیشتیمانی کوردستان و بچوتنەوەی گۆڕان کە دوو حیزبی سەرێکی لە حکومەتدا بەشدارن دەبێت ڕۆلیان نەبێت و هەڵوێستی جدیان هەبێت من زانیاریم هەیە یعنی سەفارەتەکان گوتیوانە ئێمە چاوەڕێ ئەوە دەکەین بزانن تیمی یەکێتی گۆڕان لە حکومەت موقفیان چییە بڕوا بکە ئەگەر ئەوان تیمی یەکێتی گۆڕان لە حکومەت موقفێکی توندیان هەبا ئەوانی بە دیوێکی تر داتنە سەرخەت تاکە هەبووە وەزیرێک لێرە و لەوێ لێ دوانێکی داوە ئێمە لەگەڵ نین ئەمان بڕیارێکی سیاسیە بەڵام لەو لاوە مەسرور بارزانانی بە سەفارەتەکان دەڵێ ئەمە نوێنەری ئەمە ڕێی با بڵێن یەکێتی نیشتیمانی کوردستانی ئەمە ڕێی کۆی بچوتنەوەی گۆڕانی ئەمە وەزیرێکە ڕێی شخصی خۆڵام لە بینینی هاوسەرۆکان یەکێتی لە بینینی مەکتەبی سیاسی یەکێتی ئەوە باس کراوە باشە ئەمە باس کراوە یەکێتی لە حزبەوە نەک لە تیمێکی حکومی باشە حزب بڕیار دەدا و حزب جێگری سەرۆکی حکوومەت و کاقوبا تاڵەمانی وەزیرەکانی داناوە پێویست هەر حیزبی لەسەر
قوبا تاالبانی وەزیرەکانی بکات با بێت ئەم شەو بە ئەمڕۆ کەم بەیانیان نامێ دەرنەکرێت ئەم بابلێن ئەم بڕیارەوە خۆی تەزیق نەکرا هەر بۆ نیوەڕۆکە یان دوای نیوەڕۆکە یان ئەم شەو با کاقوبا تاالبانی وەکو جێگری سەرۆکی حکوومەت بەناوی کۆی وەزیرەکان بەیاننامەیەکی دەرکرد بە ناڕێزەیبان بڕوا بکە مەسەلەکە بە ئاراستەیەکی تردا دەڕۆی يعني بەڵام ئەوانش نیگەرانی لە حکوومەت لە تیمی حکوومەتیش دەربڕاکاکێ من وتیان ئەمە پێویست ناکە بکرێتە مەسەلەیەکی سیاسی ئەمە پەیوەندی بە دادگاوە هەیە باشە خودی سەرۆکی حکوومەت حکوومەت لێ بەڵام هەڵوێستەکان شەرمنانن يعني حتا مەسعود بارزانانی گوتی ئەمە ڕێی چەند شخصێکە یعنی با کاقوبات مەسەلەن جێگری سەرۆکی حکوومەتە و سەرۆکی وەزیرانی زۆنی سەوزە ئەمە حەقیقەتەکە با بەیاننامەیەکی بەناوی کۆی وەزیرەکان دەرکردووە ئەمە لەلایەکی تر بەڕاستی خۆ ئەگەر بێنە سەدیوەکی تر وەکو گوتم خۆ ئەو هەموو ناڕزایە نیشاندرا دوجار ئەم پیاوە گوێ لە کەس نەگرت ئەم پیاوە وەکو گوتم ئەم جارە لێم هزار جارێکی تریش دەڵێمەوە ئەم پیاوە دەوێت وەکو مەسعود بارزانی باوکی بە عینادی چۆن ڕفراندۆمێکی کرد دەوێت ئەم کەیسەش بە عینادی بباتە سەر بەڵام بڕوا بکە دوجار باجێکی زۆر خراپ دەدا باجەکەش ئەوەیە کە تەنها ئەو نایدات چکە ئەوانە دوجار دوای هەموو ئاش بەتاڵێک پاسەپۆرتی دیپلۆماسیان لەدەستە و دەڕۆنەوە وڵاتان و خەڵکی هەرێمی کوردستان باجەکە دەدات چێ دیفاع لەوە دەکات چێ دیفاع لە ڕێی ئازاد دەکات مەسەلەن پێم خۆشە لەبەر مەسلەی قانونی و ڕێکاری قانونی ناوی شەخص نێنی لەگەر ناوی موسسە بێنین باشتر مەسەلەن چێ باجی ئەوە دەدات مەسەلەن یاخود چێ دیفاع لەوە دەکات کە موسسەیەکی وەکو حکوومەتی هەرێمی کوردستان ینی دابشکاری نەکەن وەکو حکوومەت سەیریکەن هەمویان بێکەوە بە هەموو هێزەکان کە لە ناویدان چێ دیفاعی لێ بکات چێ ئەوان ناچار بکە کە پێداچوونەوە بکات کە پێداچوونەوەکە نەکرا و ئێستا سەرۆکی هەرێم باز لەوە دەکرا ئەمڕۆ لە کۆمەڵێک لێدوان کە عفواتێک دەرکەیان ئەمە ینی واژوو نەکات وڵای من جارێککە دێڵێمەوە ئێمە ساڵێکە هاوار دەکەین و دەپاڕێینەوە با بڵێن چکە دوزار پارانەوە یان ئەمە لە کەس ناپەڕێمەوە خودی هێمن مامە وەکو شخصی خۆمەگە لە سێدارەشم بدرێن ئامادەنیمە تەنەزوول لە بەرکەسیان بکەم بەڵام ساڵێکە ئەمە خەڵکی کوردستان دەپارێتەوە منداڵ فرمێسک دەڕێژێ دایەک دەگیرێ هەموو ڕۆژێک گربوونەوەی خۆپشاندانە ئەمە گوێ لە کەس نەگر ئەم پیاوە بۆیە وەکو گوتم ئەم جارێک دێڵێمەوە پێویستە فشارەکان تونتر بێت مەسەلەن ئێمە 15,000 پارێزەرمان هەیە لە هەرێمی کوردستان کاکەمە ئەمە ئەتەکردنی دادگایە ئەتەکردنی قانونە ئەم هەموو بەشەی کۆلیژی یاسامان هەیە با ئەو هەموو مامۆستای زانکۆمان هەیە با هەڵوێز وەگرین ئێمە چاوەڕێەوە نەبین هەر ئەمریکا چیمان بۆ دەکات ئەڵمانیا چیمان بۆ دەکات یعنی ئەم هەموو دادگایە ئەم هەموو دادوەرەیە هەموو حاکمە هەیە با ئەوان موقیفیان نیشاندا بە ینی ئەم حاکمانەی کە بەداخەوە دیسان جارێکی دەڵێمەوە عیبە بڵێن حاکمیەکێتی و حاکمی پارتی بەڵام ئەمە واقعەکە حاکمەکانی یەکێتی بە مووقیفیانە با ینی ئەم ئەتەکردن خۆتیان واژویان نەکرد ئەمڕۆ نازانم شتی وان بیستکە لەسەر ئەم بڕیارە ئیمزایان کردووە ینی ئەمە عیبێکی گەورەیە ئەم 15,000 پارێزەرە لە هەرێمی کوردستان ساڵانە ئەو هەموو منداڵی فەقیرە بە نمرەی 89 دەچێتە کۆلیژی قانون لە 4 ساڵ ئێستا کردیانە 5 ساڵ دەخوێنێ ئەوم پارێ سەرف دەکات دوجاریش خێل و بنەماڵە بڕیار لەسەر قانون و لەسەر یاسا بدەن ینی دەبێ هەمومان مووقیفمان نەبێت چاوەڕێ ئەوە نەکەین ئەمریکا چیمان بۆ دەکات ئەڵمانمان چیمان بۆ دەکات با مووقیفەکان تەنها لە فەیسبوک و لە سوسیال میدیا نەبێت بەیانی خۆپشاندانە لە شاری سلێمانی ڕۆژی دووشەممە باشە بە هەوری و دووەچش بێتە شەقام با بێعنی ئەمە بەڕاستی دوجار دەبێت کە قانون قسەیەکەیە دەڵێ کە قانون دوجار سەروەر نەبوو یاخیبوون ئەرکە باشە تاو ئەمە قانون حیزب بەڕۆی دەبات خێر بەڕۆی دەبات ئەمە بینیمان پێویستە هەمومان یاخیبین هەمومان هەڵوێستمان نەبێ هەمومان بێنە سەر شەقام هەمومان بێنە سەجادا ناڕزایی دێت ببڕین بەڕاستی ناکرێت بەم شێوەیە قانون ئەتەکرێت ڕۆژ نییە لەو هەولێرە لە بەردەم دادگای هەولێر کۆنگرێکی ڕۆژنامەوەنی نەبێ ئەو دەڵێ کوڕەکەم 2 ساڵە بێ سەر شوێنە ئەو دەڵێ کوڕەکەم ساڵێکە بێ سەر شوێنە مانگی ڕابردوو ئافرەت لە هەولێر خۆ بابلەن کۆنگرێکی ڕۆژنامەوەنیان کرد گوتیان 8 ساڵە کوڕەکەمان بێ سەر و شوێنە لە ئاسایش باشە بەپێی قانون نابێت لە 6 مانگ تێپەڕ بکات کاکە بەرپرسی پاسەوانەکانی ڕێباز حەملان 2 ساڵە لە ئاسایش هەولێرە باشە هەر تاوانێکی کردووە بیتە بە دادگا قەهرەمان شوکری 7 ساڵ زیندانی بۆ براوەتەوە بێ پارێ بێ ئامادەبوونی پارێزەرەکەی بەوەی قەهرەمان شوکری شارێکە لە چالاگوانە بڵێ ینی ئەم مازەلەیە نابێت کاک زانە با من چکە لە کۆمنتەکان دەیان گوت کاکە باسی زۆنی سەوزیش بکات ینی ئەم بێقانونی نابێت لە هەرێمی کوردستان هەفتەی ڕابردوو بینیمان لە سەرچنە لە گوندی لە نزیک فندق ئەبوو سەنا یعنی
یعنی ئەم هەموو تەقەکرا ئەو هەموو ئاسایش و کارمەندە بریندار بوو لە پێناو ئەوەی کچە مەسوولێک زەحمە نەبی خۆ بناسێنە یان هەویەکەتمان دێرە دوجار چی قەوما یعنی ئەم فەوزایە نابێت نابێت ئەم دەبێت یاسا سەروەر بێت دەبێت وەکوتت ئامانجەکەیان پێکا مەسەلەن بۆ خۆ لە بادینان لە هەولێر هەر ئەو 5 کەسە نەبووە یان ئەو 7 کەسە نەبوو کە تۆمەتبارکراون بۆ ئەگەر حقیقەتی تیانی یاخود ئەگەر ڕەزامەندیەک نییە لەسەر ئەو ئیشانە خەڵکێک نایە مەسەلەن ئێوە سبەی دەچن لە بەردەم باخی گشتی لە سلێمانی کۆ دەبنەوە ئەو پەڕی مەسەلەن هەموو جارێک گربوونەوەکانتان 50 کەس 6 کەسە ینی بەژمارە بەڵام بۆ لە هەولێر گربوونەوەیەک ناکرێت بۆ لە دهۆک ناکرێت بڵێن هاوشاریەکەی خۆم هاو زمانەکەی خۆم هاونەتەوەکەی مشتیمانەکەی خۆم بۆ لە 6 ساڵ دەزانی چۆنە کاکزانە دەڵێ ئەوەی لە شەڕ نەبێ شیری تیژە یعنی زۆر خەڵکی سلێمانی گلەی لە خەڵکی هەولێر دەکات لە دۆک دەکات بەڵام فەرموو دۆک و بادینە چینەما بیکات یعنی ئەمە 7 کەسیان ئەمە لە زیندانانە 6 ساڵ حکمیان بۆ براوە ئێمەمان وەکو ئێمەمان تا لە هەولێر بووم هەموو ڕۆژ لە سەجادە بووم دوجار 5 دەجی کراوم و 9 دۆسیەم لەسەر کراوەوە ئەمڕۆ پارێزەرەکەم پێ ڕاگەیاندم کە بەغیابی ساڵێکیان حکم داوم لەسەر 1 ملیۆنی چش غەرامە یعنی هێشتا هەژنۆ دۆسیەم ماوە یعنی خەڵکەکە بەڕاستی بەشێکی ئەوەیە کە هیچ دەسەڵاتی نیە هیچی پێ ناکرێت ئەوەیە دوجار دەجگیری و لە زیندان دەکرێت و کەس لەسەر بەجواب نایە بەشەکەی حقیقەتەکە گەر بەبێ ئەوەی مەسەلەن حزبێکیان کەسێکیان شخصێک تۆمەتبارکەین حقیقت بۆ ڕای ئازاد بۆ سەروەری یاسا کامێ ئەبێت دەنگەکان چۆنی تەوزیف بکرێن چۆن ینی چۆن مەسەلەن خەڵک ڕۆژنامەوان لەسەر بیرروڕای ئازاد پارێزەرەکان لەسەر سمعی سەروەری یاسا قسەیەک بکەن ینی هیچ ڕۆڵی ئەبێ یاخود ئەبێت چی بکرێت والله ئەم جارش دێڵێمەوە ئێمە یعنی لە هیچ وڵاتیەکان دیێرەمی کوردستان خاوەنی ماستەر و دکتۆرامان نییە بەڵام هەمووی بێدەنگە یعنی ڕۆژانە دایان گەنج لەم دەریای جێ دەخین چێ ڕۆژانە دایان گەنج بەڕووداوی هاتو چۆ دەمرێت یعنی با 100 کەسی تر بە 1000 کەسی تر بێتە سەجادا دوجار باوەکو تورکیا با زیندانەکان پڕ بن یعنی خۆ ئینسان بە زیندان هیچی لێ نایەت یعنی زۆر خەڵکەکە بۆ خۆپشاندان ناکەی دەڵێت دەگیرێ مەکاکە باشە کاکە بە زیندان کەسی چی لێ هاتووە با 2000 کەس بگیرێت با 5000 کەس بگیرێت دوجار بارودۆخەکە بە ئاراستەیەکی تردا دەڕوات یعنی ناکرێت ئێمە وەڵا لە ترسیەوەی دەژگیر دەکرێم و بێدەنگ بم نەخێر دەبێت ڕۆژنامەنووس قسەی خۆی بکات دەبێت بە ئازادی کاری خۆی بکات ئەمە یاسامانەیە لە هەرێمی کوردستان ئەگەر ئەم یاسانە کاری پێ ناکرێت دەبێت بەدیوێکی تر قسە بکەین مەخامی وەکو گوتم هەموو چین و توێژەکان یعنی ئێمە کاکە زۆر جار دەڵێم یعنی ئەم هەموو گەنجە لە دەریای ئیزە کوژرا ئەم هەموو بەڕووداوی هاتوچۆ کەسیش باسییان ناکە و کەسیش ناویان نایێنێت بەڵام هەتا ناوی شێروانی دێت هەتا ناوی سەدەر عوسمان دێت هەتا ناوی کاوە گەرمیانی دێت جا بۆ تۆ سەروەریەک بۆ خۆ تۆمار ناکەی وەرە دەنگ با پارتی دوجار خۆ زیندان کەس بە زیندانی چی لێ نایێت ئێمە 5 دەجی کراونەوە ماوی شوونی وسمان بەسەر نهاتوو ئەگەر ینی لە ڕوانگەی لایەنگریەوە تەماشانەکەین ئەو تۆمەتانەی دادگاش کە باسی لێوە دەکات مەسەلەن باز لەوە دەکات کە ئاسایشی نەتەوەی خراوەتە مەترسیەوە ینی مەسەلەن یان پەیوەندی بوون لەگەڵ پەکەکە و زانیاری گۆڕینەوە لەگەڵ پارتیکرێکاران ئەو ڕوونیشەکە پارتیکرێکاران و پارتی دموکراتی کوردستان گرژیان هەیە مەسەلەن ئەوش بە مافی خۆی دەزانێت ئەوانە بخاتە زیندانەوە بۆی نۆک لە ناو دەسەڵاتی ئەودا ئەوانە ئەو تۆمەتانە لە چوارچەوەی یاساوە حقیقەتیان تێدایە قەسەم بە گۆڕی شەیدان ئەگەر بزانم شێروانی ئەگەر شێروانی خیانەت لە نیشتیمانەکەی دەکات نەداتمە ئەم بەرنامە دیفاعی لێ بکەم بەڵام کاکزانە حقیقەتەکەیە لە دوای ڕاپەڕینەوە پارتی دموکراتی کوردستان هەمیشە دادگای وەکو تۆڵە بەکارێناوە چۆن ساڵی 1994 کۆسەد ڕەسوول کە جێگری مەسعود بارزانی بوو لە سەرۆکایەتی هەرێم تۆمەتی تەقینەوەی زاخۆی خستە پاڵی و بڕیاری بەغیابی بڕیاری لە سێدارەدانی بۆ دەرکرد ئەمە لە 94 دوای 3 ساڵ لە ڕاپەڕین لە ساڵی 1970 جارێکی تر 1997 مستەفای سید قادری کە مەسوول مەڵبەندی ئەو کاتێ ڕانی بووە دیسان پارتی دموکراتی کوردستان بڕیاری لە سێدارەدانی بەغیابی بۆ دەرکردووە ئەمە دوو لە ساڵی 2010 سەدەر عوسمان تیرۆر دەکرێت بەڵام پارتی دموکراتی کوردستان دەچی کەسێک دەهێنێتە دەر لە زیندان بە ناوی هیشام مەحموود احتراف دەکات دەڵێ من سەردەشتم تیرۆر کردووە بەڵام هیشام پێش تیرۆری سەردەشت 3 مانگ لە زیندان بووە باشە لە 2013 پارتی دێت هەمان فلیم بۆ نەوشیرا مستەفا دەردەکات وەکو ڕابەرێکی معارەزە دێت دەڵێت سەوتێک مۆنتاژ دەکات دەڵێت
نەوشیروان مستەفا گوتوێتی تەقەلە کوسڵخانەکان بکەن دیسان بڕیاری ئەمر قەبزی بۆ نەوشیروان مستەفا دەرکرد و دوجار کە نەوشیروان مستەفا مرد چوون تازەگلوونیان لەسەر گۆڕەکەی دانا لە نۆتۆخاف مستەفای سید قادر بڕیاری لە سێدارانی بۆ دەرچوو ئێستا جێگرینی چیروان بازانی لە سەرۆکاتیرم کۆسڕەت ڕەسوول لە 94 بڕیاری لە سێدارەدانی بۆ دەردەچێت لەسەر تەقینەوەی زاخۆ جێگری مەسعود بارزانی ئەوانە یاسا بۆ بە سیاسی بەکارهاتووە بەڵێ یاسا وەکو گاڵتەجاری بەکارهاتووە وەکو تۆڵە بەکارهاتووە بۆیە ئەم نمونانەم هێنایەوە چونکە لە دوای ڕاپەڕین ئەمەیشی پارتی دیموکراتی کوردستان بووە لە 2020 دیسان هەمان سیناریۆکانی 94 دووبارە دەکاتەوە شێروان شێروانی ڕۆژێک لە سەرەتادا مەسعود بارزانی لە کۆنگرە ڕۆژنامەوەیەکەی لە وەڵامی ئاکار فارسی پەیامنێری سپێدا گوتی ئەمانە چالاکوان نین ئیشان بۆ سەفارەتەکان کردووە دوایی لە دادگا بڕیارەکە گوڕا گوتیان ئیشی بۆ ئەمریکا و ئەڵمانیا کردووە لەوێ مەسعود بارزانی دەڵێ ویسیانە سەفارەتەکان بتەقێنەوە ئەم جارە دادگا بڕیار دەدات کە ئەمانە ئیشان بۆ ئەمریکا و ئەڵمانیا کردووە لە دادگای تەمیز ئەم جارە ئەڵمانیا و ئەمریکا دێتە دەرەوە ئەمە گاڵتە جاری نەبی چیە ینی ئەمە گاڵتە جاری نەبی چیە تۆ دەستت لەگەڵ هەرچی وڵاتی دنیا هەیە دەستت لەگەڵ هەرچی سەفارەت هەیە ڕۆژانە هاتوو چۆی دەکەی شێروان و مامۆستا شیڤانێکی داما و تۆ بڵێ چیان پێ بکرێت دوایی کەسێکیانی ناوە دەمەوێت ئەوش بڵم کەسێکیانی ناوە بە ناوی شعبان کە ناوە خوازراوەکەی ئالدارە پێشتر بکادری پەکەکە بووە با بڵێن تەجەسوسی لەسەرەوانە کردووە ئەوە شایدی لەسەرەوانە داوە کەسی ئەم پیاوە ئێستاکە لە دۆ بە ئازادی دەسوڕێتەوە ئێ باشە لە گروپ چاتەکەی کە ئەم شعبانەشیان لەگەڵ شێروان شێروانیوان بووە ئێ باشە بۆ ئەوش ناگریت کە بێکەوە بوونە ئەمە هەموو گاڵتە زیاتری ڕەهەندی سیاسی لێ ئەمە هەموو گاڵتە جاریە ئەم جارێک دێڵێمەوە بێسوونی برام بزانم غەڵەتێکی هەیە بزانم خیانەت لە نیشتیمانەکەی دەکات ئامادە نیمە بێم لە بەرنامەیەکی دیفاعی لێ بکەم بەڵام ئەمە گاڵتە جاریە ئەمە قەشمەرج جاریە وەکو گوتم یعنی ئەمە گاڵتە جاریە کاکە بە هەمومان کاکزانە ئەمە بێڕێزیە بەرامبەر بە دادگا بەرامبەر بە 5 میلیۆن کەس ئەمە گاڵتە جاریە بەڕاستی تۆ هەر ڕۆژێ تۆمەتێک بخەیتە پاڵکە فلان کەس وڵا بەغیابی ئەمری ئەدامی لە بۆ دەکەی دوایی بکەیت جێگری خۆت ئەمە گاڵتە جاری نەبی چیە کۆسەد ڕەسوول لە 94 تیرۆریز بوو لە زاخۆ تەقینەوەی کرد دوایی چۆن دەکەیتە جێگری سەرۆکی خۆت ئەگەر وایە ئەمە مەترسیە لەسەر متمانەبوون بە یاسا و بەڵێ ئەمە مەترسیە دوجار ئێستا خەڵک هەر کێشەی شێبێ ناچێتە دادگا بە عشایری تۆڵی خۆی دەکاتەوەیان بە عشایری پێک دێت و سۆری عشایری دەکات باشە کاکێ من کاک میێڤان دوجار داواکاری ئێوە چییە بۆ ئەوەی کە ئەم کەیسە ئایا داواتانەوێت کە سەرۆکی هەرێم ئەوان مەسەن عەفواتێک دەرکات یاخود چاوەڕووی چیەکەن ئەو بە دوواداچوونانەی کردوتانە وەکو کەسوکاری ئەو سزادراوانە مادام ئێوە خۆتان ئیتمینانتان بەوەیە کە کوڕەکەتان کە براکەتان ینی تێک دەر نەبووە زیانی بە ئاسایشی نیشتیمانی نەگەیاندووە دوجار داواکاریتان چییە؟ خودت داواکاری بەسش کۆمەڵە خەڵکیت کەن و ئێدی تێبگەهن ئەف کەسە کەسێن بەریئن بێگونەهن هیچ ینی کوڕێن پێشمەنا بتوانە ئەوە بخۆ خەبات بوو ئاسایش و پاراستنا vê axê vî welatê kiriya û qurbanî dana û hemiyan jî mamet wan pismamet wan jî xalet wan şehîdin yanî çawa dê ev destê xwe dirêjan bû hin vê asayîş û emna welatî têk bidin ev bû kirêtkirina simeta wan nebitin hiç tiştekê dînîne ev ri wel welatî hatiye yanî yê ku asayîşa welatî têk da yê ku takê Kurd mêjûwa Kurda hemiya da tu bixwînî تاکه کرد هندی و قناغات جر حکمرانیا و دا سالات دا رزیل و شرمزار نبوده ایدی شرمش خود کرد که کرد بیته حتی یتید بجد یه چند سنورات بازینیتن یه خول دریا ایجادتن براویتن افر سنورا وکه که استحدایت که مکه نوت صادق گنجد وی ولاتی بار نکن چو کسی که روحکا یا یاخیت دا ایدیش وی ولاتی بار کرد اول شیروان سعید بار کرد هاشم مصطفى بار کرد نزار بجانی برزه دی برزه و هر روی همین مامنت هولیری بو روی ادی جیر و دا صلاته وقتی تنفس نبید همین روی نمان ادی تنه داخواز مشغل که کیا کتب که اف کسا بری ام دونه هنگوی خونه دانه و دا صلاته تنه بو چاوکاریه بو آزراندن هست داخل که کیا یعنی اف دا صلاته خو
دستت گل تکدانا آسایشات هی دستت گل برسی کرنات هی دستت گل اینانا ارتشا ترکی هی یعنی تو بود اینا گی حتی کنگی ده یه شر رو بدنگ بی دی ما هیچ دخوازی شیش جهه کنی نبتنید خلق ام سرفرازیم بکس و کارت خو ام شرمنا گین بروانی جه بکن اگر ها تو بالفعل گناهبار بانه مفخو بروانی جنت کرد ام یه ویولاتی آواد کن یعنی ده چه بروانیش کسی که کم کو تیروریست بید بله چون که ادزانم اف کسی به گناه بریئه از بروانی جد کن و حتی مرنی جد بروانی جد کن و نه 60 ساله 40 ساله و 50 ساله و حتی زندان بکن ام هر سرفراز بیم پی و ام شرمزار نابیم پی بس اگر بالفعل اوه تیروریست بن و اوه تکدر بن و اوه بیشن وکی او بیشن کوسی خوربن دویتن آن حتی بین زندان کردن یانجی بلا اعدام کن اگر یک بالگشی سر هبت نه دو یک بالگش بلا بینن که اوانا سی خوری کرد بتن کرم کن بلا یاسا درستی اول کو سر سی خوری یانجی سر تیروری هی بلا حتی زندان ببن یانجی بلا اعدام بکن کاک میوان باست کرد که کسوکاری و چالاگوانانە شەهید بۆ لە پێناو کوردستان یعنی ئەمە حقیقەتی تێدا هیچیان بە دیاریکراوی مەسەلەن کەسوکاری پێشمەرگە بووە شەهید بووە لە پێناو کوردستان و بۆچی ئێوە پێتان وایە مەسەلەن ئەم دۆخە دروست بوو کە مەلاشڤان بە تایبەت کە برای بەڕێستانە ئەو تۆمەتەی خراپاڵ مەسەلەن پێشتر چیە کرد بۆی ڕوون بێ بۆ خەڵک هما از هما بحث مالاشوانی دکم سه برای توی پیشمرگنه برای که وی شر تیروریست داعش دا برین دار بوا ماموی شهیده خالوی شهیده یعنی چاوا کسک هنده قربانی دا بتن درا بتن دجی والات خود راستد کره پیشمرگه دیرینه بابوی پیشمرگه دیرینه شیروانی بابوی پیشمرگه پارتی خوب بوا باب شیروانی پیشمرگه دیرین بوا حتی دماهیک لحظات جیانا خوش تنه مرادا دیتنا جگر آی بوا دیتنا کروی بوا و وکیل بیشتر 10 سالات اوره پینه دا گهدار زباری هر وسا ایاس کرم دیساک بابوی پیشمرگه پارتی بوا نه حزب کادیجی هاریوان عیسی یعنی اوجکش بنامالا که کرد پروره و براوانیش به آخه کریا و جوی والاتی کریا همی اف گرتیه همی کسی بری به گناهن قربانی دا بو پاراستن و سروری کرنا و آخه نه که هماش کنه دیوار کدن ترابی بی اما چند نویساره که سمعتا وی بنامالاوی تشتک نبچی که ترابی که از تیروریست یعنی اوا کسا سمعتا خود نواجبا که ده بو کست یه دیار و آشکرا بون تو چا کاری یعنی به بالگه به هیچ زانیاری همارابیش بنه پیخو آنجا به هیر و حتی ما گومان سرهنده ها که و نهاد بنا قطان و لیدان و اشکنجدان و حربان نفسی برس ترس افهمیت نوازندان دا ما گومان سرویجه ها که گل نهاد بتکرن چونکو دما کل برچاوت ما شاقو پهنا بربنو چلاقا بربنو دمانگ دارو مسلح سر حتی البرچاوین بچیکا شیروانی البرچاوین زارو کدوی مانجا کریه سریوی را اما تکدانا مافی زارو که حتی بلی کو بحث مافی شیروانی خود کم مالا شوان برچاوین زارو کدوی تیر زارو کد بچیک قطان لیدان بریه یعنی اما هکل برچاوت ما حسابت باشه پا جور الطاری و اکید او ده ایتا اشکنجدان ده ایتا قطان ده ایتا لیدان ده حتی یعنی ترسو برسو او همی اشکنجه داینه بر لشوانا بله نشین بیشن حتی وقتی پیوندیت کم پیوندیت و چارچو وکرینه بسیاری جی بکه برسوا بسیارتا نادتن بو ایکل هنداوی سری زۆر باشە کاک میێڤان دوا سەرنجی بەڕێزت دوا داواکاریت لەو بەرنامەیە چییە بۆەوەی ڕایگشتی و مەسەلەن لانی کەم سەرۆکی هەرێم سزاکانی ئەوان سوک بکات دوا سەرنجت والله صلاحيات سروك هرمي ده هيا كوتشيتن لبرداية كبداتن أوجي أجر بكاتن هر دیساک وکولایان سیاسی جیک تنی درکرنا بیان نامه اوی والله هی پر ناکتن اگر بیان نامه بتاجش مزالت طاری و هزار بیان نامه بنویسم و بخوینم و بالا کم پیدوی موقفه که جدی تره پتر بین دنک یان گوشتن پتر الحکومت بیت کرن و کمالا نخلکی جیک یعنی
همي باشا قال چنده هنك بالفعل اف كسا بريئا بگناهن لی خلقك نشيتن وكو من اماجا بكيري كو خو پیشاندانا که بکتن بو دجاتی کرنا یا وی کیسا وی ظلمها او کل و کسا هات کرن يعني حتى خو پیشاندانا که هی منانجی جرأت او چنده ناکن حتى يعني خلقك ترسان دي او بوینا کرنا وكو پیامه که بو خلقکی که هر کسی هیچ ناراضی بونه که در ببرید مسیر وی 6 سال و 7 سال و 10 سال بن يعني حتى ویگا و گروپ تاپانه و کی تو چک فیسبوکی دا گروپ که مسنجر تاپانه خلک دینه رو چت گروپ تاپانه دا بحث ورزش شبکت بو صباحی ترسیتن بهشته يعني هي ساكت تو گروپ دا اوه همي مترسيه بو سر امن و آسایش بله يا بو سر سمعتها هرما كردستانش داي وي بيجن ناف جواك نيف دولتي جي داكو اوا بيدويا حكومت بيدا چونكا يا جديتر تيدا بكاتن و پتر فشياري سر در يد قال وكيسا بكاتن بله كاك مهفان كاك هيمن دو سرنزت لبرنامجك وداو كاري لخلق وتد لكسينا كم لخلق ولا باريس زران ولا روجنامه نوسان والله يعني طبعا زادي لسرت هذا من داوي اللي بردين الاوناكم نتيفان بازاني اللي بردين بوداكات چونکە ئەم بنەماڵە پێچەوانەنە بەیانیش لافتێکی بەرز دەکەمەوە داوا دەکەم لە نێچیروان بازانی کە بەی شێوەیەک ئازادیان نەکا و سزا لە سەردانیان بۆ دەکات چونکە ئەمانە عینادن دەبێ پێچەوانەکەیان لەگەڵ بکەیت بەڕاستی یعنی دوزار عیبە بەڕاستی عیبە بۆ ئەم داوای دەکەم و داوا دەکەم ئەم 50 کەسێک کە لە زیندان ماون هەر هەمویان حکمی وەکو شێروانی بخۆن ڕاستە ناخۆشە بۆ کەس و کارەکانیان بۆ ئێمە بۆ هەموو خەڵکی کوردستان بەڵام ئەم قسە دەکەم ینی هیوادارم خەڵکی کوردستان لێم تێبگات نەڵێ وەڵی من مامن داوای دەکرد کە زیندانی بکرێن بۆ ئەوەی داوا دەکەم چونکە ئەمانە گوێ لە کەس ناگرن و بۆ ئەوە داوا دەکەم کە بۆ هەموو جیهان ڕوون بێتەوە کە ئەم کا پیاوە ئەم سەرۆکی حکومەتە بە ئینادی حکومەتەکە بەڕێوە دەبات و ئازادی نەک بەرتەسکردوێتەوە بەڵکو هەرنی هێشتووە بۆیە داوا دەکەم ئەم 50 کەسەی کە ماون هەمیان حکمیان وەکو شێروانی بخۆن و داوا لە نێچیروان بازانی داوا لە نێچیروان بازانی دەکەم کە ئازادیان نەکات بۆ ئەوەی کە ڕووی ئەم حکومەتە بۆ هەموو جیهان با بڵێن ڕوون بێتەوە و پارێزەران کە داوایان لێ دەکەم ینی بەڕاستی مووقیف بنوێنن یعنی 120,000 مامۆستا هەیە لە هەرێمی کوردستان مامۆستا بەدەل بەروواریەک کە لە پێناو قوت و ژیانی مامۆستا ئێستا لە زیندانە یعنی یەکیان مووقیفەکیان نەنوان ینی مبالغەیە بڵێم یەکیان چونکە هەندێک چالاکی و کرا ئەمامانە کرا بەڵام ئەم زارەش دەیڵێمەوە پێویستە خەڵکی کوردستان هەمووی بێتە دەنگ ئەمڕۆ شێروانی و بەدەل بەروانی و هێمن مامەند و بەیانی سەڕێ هەمووتان دێت جا بۆیە وەرنە سەرخەت هەڵوێستان نەبێت و دوجار بۆ هەموو دەسەڵاتە دیکتاتۆرەکانی دنیا با پەن وەگرن لە سەدام حوسێن چی بەسەرات موعەمەر قەزافی چی بەسەرات باب و باپیرانی ئێمە خەباتیان کرد بۆ ئەوەی کە ڕزگار بین لە دەست سەدام حوسێن بۆ ئەوەی کە ئازادی بەرهەم بێت بەڵام ئەمڕۆ گاڵتە بە خوێنی 182,000 ئەنفال دەکرێت گاڵتە بە خوێنی 5,000 هەڵەبجە دەکرێت گاڵتە بە خوێنی 8,000 بارزانی دەکرێت گاڵتە بم هەموو خوێنە دەکرێت کە لە پێنە ئازادیدا ئەم کیانە بەرهەمات بەڵام ئەم کیانە 151 بابی سەرۆکی حکومەت بەفیڕۆیدا ئەم 149 ماوە دوجار ئەویش لە دەستدەدات بەڵێ سپاس بۆ بەڕێز من مامەند ڕۆژنامە سپاس بۆ بەڕێز مەهڤان بەڕۆشکی برای مامۆستا شڤان سعید بەڕۆشکی بینەرانی خۆشەویست لێرەدا کۆتای بە پانۆڕاما دێنین وەکو لە سەرەتاش ئاماژەمان پێکرد ئێرە مینبەرێکی ئازادە پێمان خۆش بوو دکتۆر ڕێوین سەلام کە ڕۆژنامەوانەوە کادری پێشکەوتی پارتی دموکراتی کوردستانە ئەویش سەرنجەکانی خۆی بخاتە ڕوو بۆ ئەوەی ئێمە ڕووی ڕاستەقینە و هەموو دیوەکانی ئەم پرسە نیشان بدەین پانۆراما کۆتایی هات بە هیوای ئەوەی کە ئازادی و ڕادەربڕین و سەروەری یاسا سمعی بۆ بگەڕێنرێتەوە تا بەرنامەی داهاتوو بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ هەرشاد بن.